باوڕێز ئەو کاتەتان باش. سەرەتا بە پێویستی دەزانم زۆر سپاسی بەڕێوەبەران و ڕێکخەرانی ئەو ساڵ یادە بکەم بە تایبەتی خاتوو هاوژین کە لە تەنیشتم وەستاوە بە ڕێکخراوی قەڵاتزێ دەستیان خۆش بێ. زۆر سپاس بۆ ڕێخستنی ئەو یادە. خوشک و برایانی عەزیزم، ئامادەبوانی بەڕێز خەڵکی خۆراگری کوردستان بنەماڵەی سەربەرزی شەهیدان، ئەمڕۆ ئێمە تەنیا بۆ یادکردنەوەی کارە ساتێک کۆ نەبووینەتەوە، بەڵکو بۆ ڕێزگرتن لە شارێک کە لە یادی میلەتەکەماندا وەک شاری دووجار شەهید ناسراوە و هەروە بە زیندوییش ماوەتەوە. بۆ ئێمە بۆ ئەوە کۆبوونەتەوە، شارێک کە نەپاڵم و نەڕاگواستن و نەگولەی داگیرکەری بەقسی ڕووخاو نەیتوانی ورە و ئیرادەی بۆ ئازادی و سەربەخۆیی تێک بڕوخێنێت. قەڵاتزێ تەنیا ناوی شارێک نییە، هێمایە بۆ کەرامەت و هۆشیاری و خۆڕاگری نەتەوەی کورد. ئەمڕۆ چواری بانەماڵ 24 نیسان 52 ساڵ بەسەر ئەو تاوانە هۆڤانە و نامرۆڤانەیەدا تێپەڕ دەبێت. تاوانێک کە بە بۆمبی ناپالم کە لە 24 نیسانی 1974 لەلایەن ڕژیمی بەعس عێراقەوە بردومانی قەڵاتزێ و زانکۆی سلێمانی کە ئەو کات گوازرابووە بۆ قەڵاتزێ ئەنجام درا. لەو هێرشەدا خوێندکار و مامۆستای زانکۆ و خەڵکی سڤیل و مەدەنی بێتاوان کرانە ئامانج و سەدان کەس شەهید و بریندار بوو. تاوانی ڕژیمی بەعس بەرامبەر بە قەڵاتزێ تەنیا کوشتنی مرۆڤ نەبوو، هێرشێک بوو بۆ سەر زانست، زانکۆ، هیوا و داهاتووی کوردستان. کاتێک زانکۆ بردومان دەکەن مانای وایە کە لە هۆشیاری ئەو نەتەوەیە دەترسێن. کاتێک خوێندکار و مامۆستا دەکەنە ئامانج مانای وایە کە لە بە ئاگا هاتنەوەی میلەتێک دەترسێن. هەر بۆیە قەڵاتزێ لە مێژووی ئێمەدا تەنیا هێمای سەموداگیرکاری نییە، هێمای شکۆمەندی نەتەوەیەکە کە دوژمن ویستویەتی بیر و زانست و هزرەکانی کشتێنێ، بەڵام نەیتوانی بۆ یەک چرکەش ئیرادەی ئەو میلەتە بۆ ئازادی بڕوخێنێ. هەر بەوە نەوەستا ڕژیمی داگیرکەری بەعس 8 ساڵ دواتر لە 24 نیسانی 1982 کە خەڵکی قەڵاتزێ بۆ یادی قوربانیانی ئەو کارە ساتە کۆببوونەوە ڕژیم جارێکی دیکە سیمای ڕاستەقینە و دڕندە و داگیرکەرانی خۆی نیشاندا. هێزەکانی ڕژیم تەقەیان لە خەڵکەکە کرد و لە ئەنجامدا چەندین کەس شەهید و بریندار بوون و دەیان کەسیش دەست بەسەر کرا. برینەکانی قەڵاتزێ و پشدەر هەر بەوە کۆتایی نەهات. لە 26 حوزەیرانی ساڵی 1989 لە چوارچێوەی هەمان سیاسەتی سەرکوتکردن، ئاوارەکردن، ڕاگواستنی زۆرە ملێ و وێرانکاریدا دانیشتوانی پشدەر و قەڵاتزێ لە ماڵ و حاڵیان دوور خرانەوە و ناوچەکەیان پێشۆکرا. ئەم ڕووداوەش لە درێژەی هەمان سیاسەتی بە ئەنفالکردن، قڕکردن، وێرانکردنی شار و گوندەکانی کوردستان و ژینۆساید و پاکتاوی نژادی نەتەوەی کورددا بوو. خوشک و برایانی عەزیزم،
ئێمە لێرە بۆ پرسە و شین و گریان ئەو کارە ساترەوە بیر خۆمان ناهێن. بۆیە یادیان دەکەینەوە کە نە جینایەتەکانی داگیرکەرانی کوردستان لەبیر بکەین و نە هیچ کات لێیان خۆش بین و نە ئیزنیش بدەین کە ڕاستیە مێژوویەکان پشێوێن پێ، بۆ ئەوەی نەوەکانی داهاتوومان بزانن داگیرکەرانی کوردستان چیان بەسەر ئەو میلەتەدا هێناوە، بۆ ئەوەی هیچ دەسەڵات و داگیرکەرێک جارێکی تر خەیاڵی ئەوە نەکا کە دەتوانێت بە بۆمب و ناپاڵم و ئاوارەکردنی زۆرە منێ و ئەنفال و چەکی کیمیاوی ئیرادەی نەتەوەی کورد دەشکێنێت. من ئەوڕۆ وەک سکرتێری گشتی پارتی سەربەخۆیی کوردستان لێرەوە بە دەنگێکی بەرز ڕای دەگەێنم بۆ ئێمە یادەوەری قەڵاتزێ تەنیا وە بیرهێنانەوەی ڕابردوو نییە، نەخشە ڕێگایە بۆ داهاتوو. میلەتێک زانکۆکەی بردومان کرا مافی خۆیەتی و پێویستە زانکۆیەکی بەهێزتر بنیات بنێتەوە. میلەتێک کە ئاوارە کرا و ماڵ و حاڵی وێران کرا مافی خۆیەتی ئازادی و سربەخۆیی و ئاوەدانی ئاسایش و کەرامەت و مافی دیاریکردنی چارەنووسی خۆی کاتە ماف و ویستی سیاسی میلەتەکەی. لێرەدا بە پێویستی دەزانم ئەم هەموو جینایەتەی دەرحەق بە قەڵاتزێ و دەڤەری پشدەر کراوە با تەنیا بیرەوەری و یادکردنەوەی ناوخۆمان نەبێت، با بەڵگەمەند و بە دێکۆمنت بکرێن و لە پەروەردە و لە ئەرشیوی نیشتیمانی و لە ویژدانی جیهانی و کۆمەڵگەی نێونەتەوەیشدا وەک ژینۆساید تۆمار بکرێن و بچەسپێن برێن. بە لەسەروی هەموو شیانەوە دەڵێن دادپەروەری مێژوویی بەبێ ئیرادەی سیاسی میلەتەکەمان ناتەواوە. کوردستان تەنیا بە یادکردنەوە ناژێت، بە ڕێخستن و یەکڕیزی و یەکگرتوویی و یەکێتی و هوشیاری و ئیرادەی نەتەوەی دژی سەر دەکەوێت. شەهیدانی قەڵاتزێ و کوردستان بەگشتی داوای فرمێز هەڵگشتنیان لێ نەکرد، داوای وەفاداریان لێ کردووی. وەفاداری واتە درێژەدان بە ڕێگە و ڕێباز و بیر و باوەڕی ئەوان، واتە بەرگری لە مافی نەتەوەی تیمان و بەدەستەوەگرتنی کەرامەت و سەروەری سیاسیمان. وەفاداری و درێژەدان بە ڕێگەیان و باوەڕمەندی بەوەی کە نەتەوەی کورد نەتەوەیەکە شایەنی ئازادی و کەرامەت و سەربەخۆییە. لە کۆتاییدا جارێکی دیکە لە بەرامبەر هەموو شەهیدانی قەڵاتزێ و گشت شەهیدان و گیان بەختکردوانی ڕێگەی ئازادی و سەربەخۆیی کوردستاندا سەری ڕێز و نەوازش و کڕنۆش دادەنەوێن و سڵاو و درود دەنێرم بۆ گیان و ڕەوانی پاکیان. یادیان هەرمان و ڕێگەیان تا گەیشتن بە سەروەری سیاسی و بنیاتنانی دەوڵەتی سەربەخۆی کوردستان بەردەوام و پڕڕێبوار بێت.